بەنای خۆی بەخشندەی میهرەبان لە ڕاستیە لە ئێستادا تاوتوێ و بابەتانەیەک لە ڕێگەی بەیاناتی کۆمپانیای سۆمۆ و بەیاناتی دائرەی زەریبەی عامە هەروەها مەنافیزی حدودی کاتێک سەیری داتاکانەکەی کە لە ماوەی 3 مانگی پێشوو مانگی 6 و 7 و 8 عێراق نزیکەی 11 تریلیۆن و 800 ملیارد دیناری دەستکەوتووە لە ڕێگەی نەوتەوە تەنها لە مانگی نوە 601 ملیاری دەستکەوتووە لە ڕێگەی زەریبە کە ئەمە یعنی هەموو مانگێگەمەی نابێت چکە زەریبە ساڵانە یەک جارە ئەکرێت جزئێک لەمەی دەستکەوتوێ لە مانگەکانی دیکە لە مەنافیزی حدودی مانگانە ئێستا مەبلەغێکی باشی دەسەکەوێت کەواتە ئەتوانین بڵێن ئەو مەبلەغی کە عێراق دەستی کەوتووە لە ماوەی ئەم 3 مانگە زیاترە لە 12 تریلیۆن لە مانگی شەشا قانونی قەرز چۆتە بواری جێبەجێکردن بۆیە 15 تریلیۆن قەرزیشی وەرگرتووە لە بانکە ناوخۆییەکان بە تایبەتی لە ڕێگەی خەسمی سەنەداتەوە بۆ بانکی مرکزی ئەو پارەی کە لە ماوەی ئەم چەند مانگەی پێشوە عێراق بەدەستی هێناوە زیاترە لە 27 تریلیۆن دینار ئەوەی عێراق باسی ئەکات لە ڕێگەی وەزارەتی داراییەوە لە ڕێگەی بەرپرسانی حکوومەتەوە مانگانە پێویستیان بە 7 تریلیۆن دینارێ کەواتە نزیکەی 21 تریلیۆن دیناریان سەرف کردووە بۆیە لە ئێستادا عێراق گومانمان هەیە کە پارەی لەبەردەسایە بەس هۆکار چییە موچەدا بەش ناکە لەوە ئەچێ بیەوێ دوو نامە بگەێنێ یەکێکیان بە شەقام بڵێ ئەگەر پشتیوانی لە کازمی نەکەن لەوەی یەکلاکردنەوەی ئەم مەلەفەی حەشت و مەلەفی بابەتەکانی پشتگیری نەکەن لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیا ئەوە وەزعی عێراق بەرەو نالەباری ئەڕوە لە ڕووی ئەوەی کەوا موچەی تا ئێستادا بەش نەکردووە ئەوێ مەسیجێک با بە هەرێمی کوردستان ئەویش هەمان ئەزمەی هەیە بۆیە لەوە ئەچێ بیەوێ مماتەڵە بکە لەو پشکەی هەرێمی کوردستاندا خاڵی سێهەم ئەوێ فشارێک دروستکە لەسەر پەرلەمانتاران بۆ ئەوەی ئەگەر لە هەر حاڵەتێکا دەوای بڕێک زیاتر قەرزی کرد ئەوە کە لە ئێستادا نامەیەکی ئاڕاستی ئەنجومەنی نوێنەران کردووە بۆ بڕێکی دیکە قەرز بۆیە ئەنجومەنی نوێنەران لەژێر فشاری شەقامە بڕیان لەسەر ئەو قەرزە تازێت قەرزی ناوخۆیی لە ئێستادا ئەتوانێ بکە بەڵام ئەوەی ڕاستی بێت تا ئێستا قەرزی دەرەکی لەبەرەوەی تەسنیفی ئیتیمانی عێراق ماینەس بیە ولەبەر ئەوەی جیهان بە قەیرانێکی ئابووری ئاڕوە تا ئێستا نەیتوانیوە لەو بڕەپارەی کە لە قانونی قەرزدانرا و 5 ملیارد دۆلارە و لەو بڕێیشی کە لە مەودوا لە موازنەداندێ ناتوانێت هیچ یەک لەو پارانە بە قەرزکە لە دەرەوە شێوەی قەرزەکە ئەزانێ ئەو قەرزەی کە ئیکا بۆ چییە ئەو قەرزە بۆ کورتێنانی بودجەیە واتە بۆ قەرەبووکردنەوەی ئەو لاسەنگیە کە لە داهاتەکانیان بەدەستێنێ ئەگەر هەرێمی کوردستان پابند بێ بە ئیلتیزاماتی خۆیەوە واتە 250,000 بەرمیلەکە و ئەو مەنافیزی حدودی و ئەو داهاتە اتحادیەکان ڕادەستکە بە دڵنیاییەوە پارەی هەرێمی کوردستانیش لەسەر عێراق بێ بەڵام ئەگەر ئەو پابندیانە جێبەجێ ناکە ئەو قەرزە شمولی هەرێم ناکە و لە دوایی شاکاتێکە ڕێکەون ئەبێ هەرێم لەو قەرزانە دیسان دەچێتە سیادی و لە حسابی هەرێمە درێت من پێم وایە لە ئێستادا حکوومەتی عێراقی ئەتوانێت موچە بدا بەڵام ئەوەی کە باسم کرد ئەوە جێگەی گومانی ئێمەیە کە ئەمانەوێت لە کاتی گەڕانەوەماندا لەگەڵ وەزارەتی داراییە بە تێر و تەسەلی و بابەتەیەکلا من نازانم هەرێم لەسەر چی ڕێکەوتون چونکە ئیتفاقەکانی هەرێم دایمەن بە ناشەفافیە ئەڕۆن بۆیە نازانین لەسەر چی ئاساسی ڕێکەوتون تا بڵێن ئایا بەبێ ڕادەستکردنی نەود ڕێکەوتون کە مانگانە 320 ملیارد بنێرێ ئەگەر ئەوە ئەبێ بینێرێ ئەگەر ڕادەستکردنیشی کابێەوە تا ئێستا هەرێمی کوردستان هیچ نەوتێکی ڕادەست نەکرد